بینەرانی خۆشەویستی کەناڵی هیوا، خۆشحاڵم جارێکی تر پێتانە گەمەوە بۆ گفتوگۆیەکی تر. ئەم جارەیان سەبارەت بە بۆنەی ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی لەسەر ژنان و کچان. هەڵبەت ئاشکرایە کە نەتەوەیە گرتووەکان لە ساڵی 1990 ئەم ڕۆژەی ڕاگەیان وەکو ڕۆژێک بۆ چالاکی جۆراوجۆر و خەبات لە پێناو بەرەنگاربوونەوە لەو توندوتیژیە بەرفراوانەی کە یەخەی بە ژنان و بە کچان لە تەواوی دنیاە گرتووە. گفتوگۆی ئەمڕۆی ئێمە سەبارەت بە هەرێمی کوردستانە، سەبارەت بە چەند بابەتێکی سەرەکی کە پەیوەندی هەیە بەوەی کە ئێمە لە هەرێمی کوردستان چۆن بتوانین ڕووبەڕووی ئەو توندوتیژیە بەرفراوانە بینەوە کە یەخەی بە ژنان و بە کچان لەو کۆمەلگایە گرتووە. بۆ ئەوەی ئەم گفتوگۆیە بەرینە پێشەوە، من دوو میوانی ئازیزم هەیە لەم بەرنامەیە کە ئەوانیش میوانی یەکەم دکتۆرە چۆمان هەردیە کە شاعیر و نووسەر و یاریدەدێری پرۆفیسۆر و سەرۆکی بەشی جەندەر و گەشەپێدان لە زانکۆی ئەمریکی لە سلێمانی، و هەروەها بەهار مونزیر بەڕێوەبەری ڕێکخراوی خەڵک بۆ گەشەپێدان لە کوردستان، چالاکی ناسراوی بواری یەکسانی مافەکانی ژنان. ئێمە هەوڵەین لە ماوەی ئەم بەرنامەیە گفتوگۆ بکەین لەسەر دوو تەوەری سەرەکی. سەرەتا پێش ئەوەی بچیمە سەر تەوەرە سەرەکیەکانم، دەمەوێت ئەوە بڵێم کە مێژووی ئەم ڕۆژە، ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی لە بەرامبەر بە ژنان و کچان، لە ڕاستیە مێژوویەکە کە پەیوەندی بە خەباتی ژنانەوە هەیە بۆ وەستانەوە بەرەوڕووی توندوتیژی. لە سەرەتایە ئەم ڕۆژە لە ساڵی 1984 لەلایەن بزوتنەوەی ژنانی ئەمریکای لاتین و هەروەها دوورگەکانی کاریبیان ئەوان ڕایانگەیان کە ئەیانەوێ ڕۆژی 25 مانگی نۆڤێمبەر لە هەموو ساڵێکە بکەن بە ڕۆژێ کە تایە ژنان لەسەر تاسەری دنیاە پێویستەکە کە ڕووبەڕووی توندوتیژی بوەستنەوە. ئەم کارەشیان بۆ بەرزڕاگرتنی یادی خەبات و تیرۆری خوشکانی میرابای بوو کە لە جەزیرەی دۆمینیکان لە ساڵی 1960 هەرسێکیان بە شێوەیەکی زۆر توندوتیژ لەلایەن دیکتاتۆری ئەو وڵاتەوە تیرۆر کران و تەنها لەبەر ئەوەی کە خەباتیانە کرد لە پێناو مافەکانی ژنان و بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی. هەر بۆیە ئەمەوێ جارێکی تر بە خێرهاتنی میوانەکانم بکەم. سوپاسدانەکەم بۆ ئامادەبوون دکتۆر چۆمان هەردی و بەهار مونزیر. هیوادارم کە بتوانین گفتوگۆیەکی بەسوود پێشکەش بە بینەرانی کەناڵی هیوا بکەین. بەخێربێن. ئەمەوێ سەرەتا تەوەری یەکەمی بەرنامەکەمان لێەوە دەست پێ بکەم کە ئێمە ئاشکرایە کە لە هەرێمی کوردستان بە تایبەت لە ساڵی 1991ەوە باسەکەم هەتا ئێستا نزیک بە 30 ساڵ ئەزمونمان هەیە. لەلایەک ئەزمون لەوەی کە هەڵکشانی توندوتیژی بەرامبەر بە ژنان و بە کچان هەتا ئێستا ساڵ بە ساڵ بەرەو زیاتر، و لەلایەکی تریشەوە فراوانبوونەوەی ئەو بۆ نمونە ئەو جۆرانە ئەو شێوازانە لە بەرەنگاربوونەوەی توندوتیژی کە ژنان و پیاوانی ئازادی خواز و یەکسانی خواز گرتویانە بەدەستەوە لە هەرێمی کوردستانە. چ شێوازی جۆرا و جۆر بوو بێ، لە ڕێگەی پێکێنانی ڕێکخراوە بوو بێ، لە ڕێگەی خۆپیشاندانەوە یاخود لە ڕێگەی لۆبیکردنەوە، کەمپین ڕاگەیاندنەوە و چەندین جۆری تر، و هەتا ئەگا بە دروستکردنی پەناگاکان بۆ ژنان و فریاگوزاری ئەو ژنانەی کە تووشی توندوتیژیە بن و زۆر جۆری تر، زۆر ئامرازی تر کە هەوڵمانیاوە بە ئامانجی ئەوەی بۆ نمونە لەلایەک بتوانین ئەوانەی کە تووشی توندوتیژیە بن ژیانیان بپارێزین، دووریان خینەوە لەو شوێنەی کە توندوتیژی تایە ڕوویاوە، لەلایەکی تر بە ئامانجی ئەوەی کە بەگشتی لە نێو کۆمەلگا و لەسەر ئاستی دەسەڵات و لە نێو یاسایە توندوتیژی ڕاگیرێ، قەدەغە بکرێ، بەرەوڕووی بوەستینەوە، و بەشێکی تریشی بە ئامانجی ئەوەی ئەم هەموو تاوانبارەی سزادانی ببورن، ئەم هەموو تاوانبارەی توندوتیژی لە هەرێمی کوردستانە سزا وەرگرن، لە دادگاکانە عەدالەت ببینین، ئەوە ببینین کە توندوتیژی وەکو تاوانێکی جدی وەرەگیرێ بەرامبەر بە ژنان. من پێم خۆشە لەمڕۆوە
پێش ئەوەی بچینەوە سەر ئەم شێوازانە باز لەوە بکەم و پرسیار لە ئێوە بکەم لە هەردووکتان سەرەتا لە دکتۆر چۆمانەوە دەست پێ بکەم کە ئێمە کاتێ بەرەنگاری توندوتیژی ئەبینەوە و لە کۆنتێکستی هەرێمی کوردستانە قساکەین ئێمە ڕووبەڕووی کێ ئەبینەوە چونکە لەم ڕواوە خۆتزانی تێڕوانینی جۆرا و جۆر هەیە بۆ نمونە بەشێکی زۆر باس لەواکەن کە ئەوە پیاوە بەرپرسە لە توندوتیژی و ئەوە کە ئەبێ ڕووبەڕووی بینەوە ئەبێ خۆمان دوورخەینەوە لە هەموو ئەو تەدەخولانی ئەوان نەتوان لە ژیانە بیکەن بەشێکی تر ئەڵێن نەخێر ئەمە کەلتوری دواکەوتووە دابوونەریتی دواکەوتووە بەشێکی تر ڕووبەڕووی دین ئەبنەوە لەو کۆمەلگایە و یاخود سیستەمی دەسەڵاتی سیاسی و لە هەرێمی کوردستان پێم خۆشە تێڕوانینی تۆ لەو بارەوە بزانم کە ئێمە ڕووبەڕووی کێن لە مەسەلەی توندوتیژی لە بەرامبەر بە ژنانە. زۆر سپاس گۆنا ڕاستیەکەی ئەم تێڕوانینەی کە گوایە فێمینیزم یا شەڕکردن بۆ داکۆچیکردن لە مافی ژن واتە وەستانەوە لە بەرامبەر پیاودا بەشێکی بزودنەوەی ژنان لە قۆناغێکی مێژوودا ئەم تێڕوانینەی هەبووە و لە ڕاستیە ئەم تێڕوانینە لەلایەن زۆربەی ئەوانەشەوە کە دژی فێمینیستەکانن قۆرخ کراوە ئەڵێن ئەوە تا هەموو ڕقیان لە پیاوە هەمویان فەشەلیان هێناوە لە پەیوەندی شخصیانەوە ئەیانەوێت دەسەڵاتی پیاو سالاری قڵب بکەنەوە چۆن ئێستا پیاو خاوەن دەسەڵاتە ئەوانیانەوێت ئەوان دەسەڵاتیان هەبێ بەسەر ئێمە کە بە بڕای منەمە تێڕوانینێکی زۆر هەڵەیە چونکە لە ڕاستیە ئەگەر ئێمە سیستەمی پیاو سالاری سیستەمێک بێکەتیایە ژن و پیاو وەکو دوو بوونەوەری جیاواز بە جەوهەری جیاواز سیر بکرێن کە یەکیان باشترە لەوی تر واتە پیاو و بەحساب باشترە لە ژن سیستەمی ژن سالاریە ئەو جۆرە تێڕوانینێکی پێی وایە ژن باشترە لە پیاو ڕێک قڵبکردنەوەی هەمان سیستەمە واتە هەردووکیان لەسەر و بنەمایە ڕێکن کە ژن و پیاو وەک دوو بوونەری جەوهەری جیاوازیان هەیە کە پیاو عادەتەن توندوتیژە و ژن بەڕەحمەوە مادام ژن میهرەبان و ئاشتی خوازە کەواتە ئاشتی خوازی و میهرەبانی ئەبێ باشتر بێ لە توندوتیژی چونکە توندوتیژی دنیا وێرانەکە ئەمە بڕۆی من تێڕوانینێکی هەڵەیەوە بزودنەوەی فێمینیزم خۆی لەم تێڕوانینە دوور خستوتەوە چونکە هەردووکیان هەم ژن سالاری و هەم پیاو سالاری بنەماکەیان هەڵەیە بنەماکە ژۆیە کە گوایە ژن و پیاو بە جەوهەر جیاوازن کە ئەمە ڕاست نییە ئێمە وەختێ باسی داکۆچیکردن لە مافی ژنەکەین و شەڕی سیستەم ئەکەین سیستەمی پیاو سالاری تەنها مەبەستمان پیاو نییە چونکە ئەگەر بیری لێ بکەینەوە هەر لە ئەزمموی خۆمانەوە لە ڕێگەی کار و لێکۆڵینەوەکانمانەوە زانین ژنێکی زۆر هەن کە لە سیستەمی پیاو سالاریدا گەرچی دەسەڵاتیان لێسەنراوە بەڵام ئەوان بۆ خۆیان بوون بە سەربازی پیاو سالاری ئیتر لە دایکەکانەوە بیڵێ کە جیاوازیەکەن لە نێوان مناڵی کچ و مناڵی کوڕا لە ئەو ژنانەوە بڵێ کە دەسەڵاتیان هەیە بەسەر ژنی ترا مەسەلەن ئەو ژنەی کە ئیشی بۆکە ئەو ژنەی کە بووکێتی توزانم پەیوەندی بەرزتری هەیە لەگەڵی و قسە و قسەڵۆکردن لە نێوان ژیانە بەشێکی زۆری ژنان لە ڕێگەی ناوشیاربوونیانەوە بەرامبەر بە بوونی سیستەمی پیاو سالاری بەشێکن لە سیستەمی پیاو سالاری بۆیە ئێمە هەروەک چۆن زۆر گرنگە پیاو وەکو بۆی کە باست کرد وەکو تاوانبار شوێنگەی خۆی ون نەکات چونکە زمانی کوردی زۆر جار ئەمە ونەکە بە پاسیف قساکە مثلەن هەرەوەی کە جەنابەوتە مثلەن پیاو بکەرە لە بەشێکی زۆری تاوانەکانە پیاو بکەرە مەسەن کە دەستدرێژیەکرێتە سەر مناڵێک یاخود ژنێک ئەکوژرێت هەموو زمانەکان وا بەکارێنرێ ژنێکی تر کوژرا منداڵێک دەستدرێژی کرایە سەر بکەربوونا ئێمە زۆر گرنگە بکەرەکان ببینین کە پیاون بەڵام ئێمە بێ سیستەمەکە ببینین کە لە پشت ئەو پیاوەیە بە ژن و پیاوەوە چونکە جاری وا هەیە خودی ئەو تاوانبارانەش قوربانی سیستەمەکەن پیاو هەبووە بۆ نمونە لە زیندان بووە ئێمە قسەمان لەگەڵا ئەڵێ من کە گەورە کراوم پیان وتم تۆ شەرەفی خێزانەکە بێ بپارێزی و بالفعل ئەوەم کردو کە پێم وتراوە لە دوایە یاسا گۆڕێ من بە یاسایەکی تر بە تێڕوانینێکی تر دیسانەوە حکمی زیندانی ئەبەدیم بەسەراتراوە ئەی باشە ئێمە تۆ بە منە دوود من شەرەف بێ بپارێزم منە بێ خوشکەکەم بکوژم و من پەشیمانم ئێستا بەڵام تۆ بە حکمێکی تر هاتووی حکمم بەسەرایی کەواتە قوربانی بوونی پیاویش لە هەمان کاتە ئەبێ ببینین چونکە پیاو هەموو پیاوێک بە قەدێک لە سیستەمی پیاو سالاری زەرمەند نییە هەروەکو چۆن هەموو ژنێکیش هەموو پیاوی بە قەدێک سوودمەند نییە و هەموو ژنێکیش بە قەدێک زەرمەند نییە لە پیاو سالاری دێمەوەلا دوێمان بۆی زیاتر لەسەر مەسەلەی کەلتور و دین و سیستەم قسە بکەین بەهار پێش بوو لەو بارەوە تێڕوانینی تۆ بزانم کە ئێمە ئایا بۆ توندوتیژی ڕووبەڕووی پیاو ئەبینەوە یاخود چیتر بەڵێ
لە کاری ڕۆژانەی پیاوان زەرمەند لە سیستمە سالاری لە ژیانی ڕۆژانەی خۆمان و لە کارکردنە هەرەوەی پیاوەکە جاری وە بۆ فشارە زۆری کە سەریانە مەسەلەن ڕۆبەتانی وەکەمە لە وڵاتێکە پیاسالاری قووەترە و هەموو شتەکان یارمەتی سیستمەکە ئەدەن وەلەو دەبێتە کۆنایەوە ئەوەیە پیاوەکە شخوان ئەمە دێنن بەڕاستی بەدەست سیستمی پیاسالاریەوە لە زۆر ئەمە گەرە بەڕاستی بەتایبەت لە کاتی توندتیژی کوشتن لە کاتی ڕاستە ئەمانە میوانبار درێژکارن بەڵام ئێمە کەسمان نەبوو کە گریاون لە دوای ئەو حاڵەتە ئەمانە کاریگەرێکی زۆر دائەنێ لەسەر ئەوانیش ناکرێت ئەمە بەکەمدێنرە سەر نەکرێت ناکرێت ئەمە تەنها ڕەگەزی بەرامبەری و پیاو ببینێت کە ئەم دژمنکاریەی کە زۆر زەرمەندە لە کۆمەلگا زیاتریشی لەسەر یعنی ئەوە ببینێت یعنی ئەوە پێکمەکەی ئەمە بێ ئەمە بەڕێ من گەورەترین غەڵەتە و گەورەترین زەربەشە لە کۆمەلگا هەر کۆمەلگا بە بڕۆن لەبەرەوە ئەوە ڕاستە بڵێن ژنان باجی لەژێر زۆری نامۆستی و ئەوانە ژانە سایەکی گەورە سەرشانیان بەڕوانە ئەو سیستمە پیاسالارانە لە هەموو شوێنێکە ڕووبەڕووی ئەکەنەوە دوای ئەوەی کە ژنەکانیش دەگری ئەم سیستمە پیاسالاران ئێمە زۆر جار خۆمە نییە بڵێ کاوێک هەڵگری سیستمی پیاسالارێ ئێمە تەنها کێشەکەمان لەگەڵ ئێمە کێشەمان لەگەڵ ژنەکانیشتاکە نوێنەرانی سیستمەتی پیاسالاری بکەن و زۆربەی شتەکانێنەوە بەسەر ژنەکانە زیاتر دیفاع لە مەسەلەی دیفاع لە پیاوە لە سیستمی پیاسالاری بەڕاستی ئەمەش هەردوو بەڕاستی بۆ ئێمە لە کاریگەرانی خۆمانە ڕووبەڕوویەوە لە دادگاکانە لە ناو ڕێکخراوەکانە لە پۆلیس لە گرتوخانە و لە هەموو شوێنەکان چەندین نمونەی لەو جۆرەیە کە ئێمە ئەتوانین باجی ئەم سیستمە ئەیان بەڵام هەڵنەگرێکە چ نەگرن لە کوردستان لە هەرێمێکی ڕۆژانەیەک ژنەکان کورسیان هەڵوەوە ئەو دیدەش سەرەرێکی کوێیات پیوا بێدەشن پیاوجار من پێم ئەمە دیدێکی زۆر خراپە و کاریگەرێکی ژنان لەسەر کوردستان بۆی کە تۆ پیاوجار تەنها هەرێکی ژنەکانە ئەبێ هەرچەند ئەوانان ژنان ئەم قورساییە هەڵ ئەبێ هەرچەند خۆیان ئەم گۆڕانکاریە دروستکە لەناو بەڵام بەهار قسەکە لەسەر ئەوەی ئەم پرسیارم ڕووی لە هەردووکتانە ڕاستە ئێمە ئەزانین ناکرێ پیاو بە تەنها بەرپرسکەین بەڵام ئەو توندتیژیانەی کە ڕووەیە بۆ نمونە لە بریتانیا ئامارەکی وایە لە 185 توندتیژیەکان هەمیشە پیاوە لە بەرامبەر ژنێکە من دڵنیام لە هەرێمی کوردستان ئەم نیسبەتە زۆر بەرزترە لەوە یعنی ئەکرێ بڵێن لە 198 توندتیژیەکان 98 لەوانەیە لەو ئاستەیە بێ بەرزیەکەی کە پیاو ئەیکا لە بەرامبەر بە ژنانە بەڵام ئەگەر ئێمە پیاو بەرپرس نەکەین بەپێی ئەو تێڕوانینەی کە وەکوتمان هەندێک خەڵک تەرویجی پێدەن و باسیەکەن ئەی چێ بەرپرس بێ لەما بۆ نمونە ئێوە باز لە سیستەمەکەن باز لە سیستەمی پیاو سالاریەکەن حەزەکەم جارێترە چمە لای دکتۆر چۆمان لە ئێستاە سیستەمی پیاو سالاری مەبەستان لە چییە؟ من تەنها بۆ ڕوونکردنەوەی قسەکەی جەنابەت یەکش دەڵێم کە وەختی ئێمەڵێن جیاوازی نییە مەبەستمانەوەی بە فطرەت جیاوازی نییە لە نێوان شخصیەتی ژن و پیاوە ینی پیاو بەس لە بەرەوەی پیاوە شەرت نییە توندوتیژ بێ هەر وەک چۆن ژنیش بەس لە بەرەوەی ژنە شەرت نییە میهرەبان بێ بەڵام بێگومان لە واقعە لە جیهانی ڕاستەقینە جیاوازی هەیە لە نێوان ژن و پیاوە ئێمە ئەمانوێ بڵین ئەم جیاوازیە سروشتی نییە بەڵکو کۆمەلگا دروستی کردووە بێگومان پیاو دەسەڵاتی زۆر زۆر زیاترە لە ژن ئازادی زۆر زۆر زیاترە مافی زۆر زۆر زیاترە و ئەو ماف و دەسەڵاتەی کە هەشی بووە زۆر جار لە دژی ژن بەکاری هێناوە کەواتە لە واقعە ئێمە دەبینین توندوتیژی زۆربەی کەیسەکان
پیاو بەکاری هێناوە لە بەرامبەر بەژن بەڵام ئەمە خودی یەکێکە لە دەرەنجامەکانی پەروەردەی هەڵا و کەلتوری هەڵا و میدیای هەڵا و یاسای هەڵا سیستەمی پیاو سالاری کە جەنابی پرسیاری سیستەمی پیاو سالاریت کرد سیستەمی پیاو سالاری تەنها لە یەک شت پێک نەهاتووە سیستەمی پیاو سالاری هەر سیاقە هەر بەشێکی مێژووی سیرکەی مێژووی خۆمان سیرکەی سەرجەمی دنیاش سیرکەی سیستەمێکە کە بەردەوام لە خۆگونجاندن و گۆڕانکاریایە بۆ نمونە لە قۆناغێکە کە ئاین دەسەڵاتی زیاترە وەک لە زانست لە ئەوروپا بۆ نمونە سەیرەکەیت ئاینێکی خوێندنەوەیکی ئاینی زۆر کە بە سوودی پیاو بووە و پیاو سالار بووە بەکارهێنراوە بۆ کۆنتڕۆڵکردنی ژن دوایی کە زانست ڕەواجی زیاترە بێوە ئاین وردە لە کای کۆمەڵایەتیە گرنگی کەمە بێتەوە دیسان زانست بەکارەهێنرێ بۆ جیاکردن لە جیاکاری بەرامبەر بە ژن لێکۆڵینەوەی زانستی زۆرەکرێ کە هەمووی بە درۆ خراونەتەوە ئێستا کە گوایە ژن توانای جیاوازە لە پیاوە ژن توانای کەمترە لە پیاو کەواتە لە هەر سیاقێکی مێژوویە سەیریکی لە هەر ساتە وەختێکی مێژوویە سەیریکی پیاو سالاری پێک هاتووە لە کۆمەڵێشتی جیاواز لە دەستبەیەکردنی تەفسیری باوی ئاینی ئەو سەردەما و هەروەها یاساکانی ئەو سەردەما و هەروەها کەلتور و پەروەردەی ئەو سەردەما لەگەڵ شێوازی بە کۆمەڵایەتی کردن و میدیا و ئەمانەک هەمویان بەیەکەوە دەست بەیەکەکەن و سیستەمی پیاو سالاری دروست دەکەن ئەو سیستەمی پیاو سالاریە بە بۆنەی گۆڕانکاریە سیاسی و ئابووری و تەکنۆلۆژیەکانەوە جاری وایە گۆڕانکاری بەسەرادێ بەڵام هەمیشەش خۆیە گونجێنێ کەواتە وەختی ئەمە باسی ئەوەکەین دەسەڵاتی سیاسی و ئاینی و کەلتوری بەیەکەوە کە بەشێکی زۆری ئەم دەسەڵاتانە لە وڵاتی ئێمەمانانە بەدەست پیاوەوەن بێگومان بۆیە پیاو سالاریش بۆ یاساکان و بۆ ئاین و بۆ کەلتورەکرێت چونکە ئەوان تەفسیرەکانیان کردو ئەوان بەهاکانیان هەڵبژاردووە کەواتە سیستەمەکە پێک هاتووە لە کۆمەڵێک کایی جیاواز کە بەیەکەوە ئیشەکەن وەگەر ئێمە بمانەوێت دەستکاریکەین ئەبێ لە چەند قۆڵێکی جیاوازەوە دەستکاریکەین و تەنها بەتەما نەبین مشکلەکە تەنها پیاو نییە مشکلەکە زۆر لە پیاو گەورەترە لە ڕاستێکی پیاو سەدان ساڵی هەبووە بڵین هەزاران ساڵی هەبووە سیستەمێکی تەنیوە لە بەها یاسایی و کەلتوری و کۆمەڵایەتی و ئەم سیستەم و بەها کۆمەڵایەتیانە وا بە قۆڵی ڕۆچوونەتە ناو ئێمەوە کە زۆر زەحمەتە بە 2 سەدا فێمینیزم بتوانی لێکی هەڵوەشێنیتەوە ئیشی زۆر زۆر چەترێوێ کەواتە دکتۆر چۆمان من وا تێگەم لە تەفسیرەکەی تۆ کە تۆ زیاتر باز لەواکەی کە پیا و ژن لەباری بایۆلۆجیەوە هەر چۆنێک بن ئەوەن کە هەن بەڵام ئەوە ناتوانێت تەفسیری توندوتیژی پیاوان بەرامبەر بە ژنان کا بە هیچ جۆرێک و نابێتە هۆکاری سەرەکی بەڵکو ئەوەی کە ئەتوانێ تەفسیرێک بێ بۆ ئاستی توندوتیژی ئاستی بەرزی توندوتیژی پیاوان بەرامبەر بە ژنان ڕۆڵە جێندەرەکانە ئەو ڕۆڵانەی کە بە جیاواز بۆ پیاوە بۆ ژن دانراوە و وەکو دوو تاکە جەندەر ناسێنراون لە هەموو دنیاە و لە بەرامبەریە پیا وەکو سەردار و خاوەن و بکەر نیشاندراوە یاخود پارێزەر نیشاندراوە ژنیش بە تەواوی پێچەوانەکەی ئەو بوونەوەرە یاخود ئەو جەندەرە لاوازەیە کە ئەبێ پارێزراو بێ کە ئەبێ ئاگال لێ بێ کە ئەبێ بەخێو بکرێ کە ئەبێ کارکردی لەسەر بکرێ واتە ئەم ڕۆڵە جێندەریانە وای کردووە لە باری کۆمەڵایەتیەوە پێناسی ژن و پیایی بە جۆرێ کردووە کە دەسەڵاتێکی نایەکسان و دەسەڵات با بڵێن ناهاوسەنگیەکی زۆر گەورەی دروست کردووە لە نێو دەسەڵاتی پیا و ژنە و ئەمە لەسەر ئاستی خێزان دروستە لەسەر ئاستی کۆمەلگە دروستە و بە فراوانی لەسەر ئاستی دەسەڵاتی سیاسی و دەسەڵاتی ئابووری و لە شوێنی کار و لە هەموو جومگە و شوێنێکی ژیانە ئەمە دەرکەوتووە و وەک ئێوە باستان کرد بۆ چەنەها سەدەیە ئەمە بەم شوێ ڕۆشتۆتە پێشەوە پێم خۆشە بەهار بێمە لای تۆ کەسێکی لە کوردستان دەمێ ساڵە لەگەڵ کەیسەکانی توندوتیژی سەرروکارت هەیە و لەگەڵ ئامرازی جۆراوجۆری با بڵین هەم ئامرازی جۆراوجۆری خەباتتان بەکارێناوە یا بەرەنگاربوونەوەی توندوتیژیتان بەکارێناوە بەڵام تووشی بربەستی زۆریش بوون لە بەرامبەریە من پێم خۆشە چۆنڵی بە
لە درێژەی ئەم باسەی جیاوازی لە ڕۆڵە جێندەرێکانە و لەسەر هەموو ئاست و جونگەکانی کۆمەلگە و دەسەڵات و دام و دەستگاکانە پێم خۆشە نەختێک لەم بارەیەوە لەم ئەزمونانەی خۆت کە ئێوە بەهۆی ئەم دەسەڵاتی و ئەم ڕۆڵە جێندەریەوە یاخود بەهۆی دەسەڵاتی سیستەمی پیاو سالاری وەک سیستەم لەم کۆمەلگایە ئەو بربەستانە چین بەردەوام تۆ ئەیبینیتەوە کاتێ ئەتانێ بەرەنگاری ڕووبەڕووی توندتیژی ببنەوە. بەڵێ ئەگەر ئێمە بیرێک لە نۆزێک دووسام کردنەوە کە لە دوای تویەکەوە زیاتر ئەوەی کە ئیشم کردووەوە بە ئەو بەدەستی و ئاسیانەی کە هاتوونەتە بەردەما بە بڕای من هەوڵێکی زۆر دامەدرا بووکردنەوەی ژن پیاو لە یەکتری ئەو ڕۆڵە جەندەرگا من پێم وایە نەوەستەکانە هێشتا بەو جۆرە بەڵام هیچێکی زۆر لە سیستەمەکرا کە ڕۆڵە جەندەرگەکان زیاتر فەراغێکی گورە و تۆڵی جێکردنەوەیەکی زیاتر لەناو خوێندنگاکان لەناو زانکۆکانە بە بەرنامەیەکی زۆر داڕێت ئەو ئیش لەسەرەمەکرا جیاکاری ژنەکانە لەگەڵ لە شوێنی کارکردن بوونە پارێزگاکانی ناودارگاکانی هەرێمی کوردستان کە پێشتر مەسەلەن ژوورێکی هاوبەشیانە بە هۆڵی کۆمەڵێک لە پارێزەران جارێکی شوێنەکانیان ئەتوانن پێکەوە بن بە کاتی ئیستراحەتە ئەوە نمونەیەک بۆ من باسی چەندین هەوڵی ترمان بینی کە مناڵان گەنجان و زەکار و زان ئەنی بڵێن لە زانکۆ پەیمانگاکانە کە لەبێت هەڵا بەڵام لە مەرحەڵەی جیاوازە کە تۆ لێرەوە دەستێکی بۆ ئەو جیاوازی تۆ دامە هەمیشە لە ئەوەیە نەریت و باڵی پارێزی و یارمەتیدانی دەسەڵاتی هیچ لەسەر جیاکاری دەبێتی ژن و پیاوە داتووە برێوێکی زۆری پێدراوە لە مەرجی خوێندنگاکان و زانکۆکان و هەموو ئەمانە بەڕاستی نایەتی جەندەری بە تەواوەتی بەوازنەی ئیشی لەسەرەکرێت پەروەردەی ئەم سەردەمەی هەمەی لەسەر کراوە لەگەڵەوە هەمیشە هەڵ ئەمە دەنگێک زوتنەوەیەک کە بێوێت کار لەسەر ئەوە کار بۆ یەکسانی جەندەر بکات کار لەسەر ئەوە کات کە وەسیلە بدۆزێت بۆی کە تێکەڵاوی دروستکە بۆی کە قسەکە بکات بە پرسی ئەو ئینسانە بە ویژدانانەی کە ئەیانەوێت کۆمەلگاکێکی تر بێت کچی منداڵ مەسەلەن ئەو جیاکاری لە بەرامبەرانێک لەناو ژنەکانە لە زۆر بێشەکانە بەڕاستی ئەوەی کە بۆ هەمیشە لە کەنای ئەمە شاخێکی گەورە لە نەریتێکی کۆنە پارێزی ئەمە لە بەردەستێک لە بەردەستی ئەمە لە ئیشەکانە بەجیالەوەی کە ئەمە بەر یاسا وڵات دەستگا جیاکاری لەبینی ژن پیاو و دەسەڵاتی هەموو ئەم شتانەیە بە بڕوای ئەمە ئەسڵی کێشەکانی ئێمە ئەم شتانە پێ دروستیەکە یەک شت لەناو کۆمەلگایە لەناو یاسایە لەناو سیاسەتە کە باز شوێنە گرنگەکانەکەی هەموو وڵاتەکە بەردوایەوە قسەکە ئێمە لەسەرەکە ئێمە بڵێن لە بەرامبەر پیاوانی بەڵام لە بەرامبەر سالاری سەیری ئەم وڵاتەکە کاتێ باس بەردەم سیاست هەموو شتە گرنگەکانەکەی هەموو لە پیاوە ئابووری ئەم وڵاتە باس لەوە بەپێی ڕاپۆرتێکی کە ساڵ نوێک 2 ساڵ لەمە پێش بانکی دەوڵەتی کردەوە کەمترین کەسارە لە هەرێمی کوردستانە ئەمە دەڵێنایەوە بۆ ئەداقش ڕاستە لەبەرۆ هەموو کاتێک ئابووری ئەم وڵاتەی ئێمە لەگەڵ دووریەکی زۆر هەیە لەلایەک ئابووری لەلایەک وڵاتی سیاسی لەلایەکەوە یاساکان مەسەلەن یعنی خۆی بکەیتەوە یەک دنیا یاسا لە بەرامبەر یەکسانی لە بەرامبەر پیاوە هەیە وڵاتەیە یعنی یەک لە بین ژن و پیاوە وڵاتەیە بەس لەبەر کە لەناو جیاکانە بەجیاوە لەگەڵا ئەوەی کە خوێندووە ئەوە گرنگ نییە زانست مەسەلەن دەستنی تۆ هەر شتێک کاتێک ژنێکی لە بەرامبەر پیاوێکە تۆ هەمترین دەسەڵات هەیە ئێمە ئێستا لەسەر مەسەلەی وەرەسە ئەکەین کە ژنەکان لەبەرن ئەمانەی هۆشیاری دەین لەسەر ئەوە کە بتوانین گۆڕانکاری ئەمە ئینسانەکانە دروست بکەین کە کچێک و کوڕێک یەک مافی هەبێت تا ئەم دەقەیە
مەسەڵەی وەرزە تۆ هەر هەویەتێکە درێ بە دادەکانە کە تۆ وەرزەی براکەت لە خوشتە زیاد هەرچێکت خوێندووە بەڕێوەبوونەوەی سەرۆکی زانکۆیەکی یان زۆر کەمت وەکو ژنێک مامەڵە لەگەڵ تۆیان لەبەرەوە بەڕاستیان نمونەن بۆ ئەو ڕووبەردەریەکە وەک پیاوێک لە هەموو شوێنە جیاوازەکان کە مەسەلەن وڵاتە لە سیستەمێک بەڕێوە ئەچێت هەکارێک ناتوانێت. بەڵێ ئێمە لە تەوەری دووەما ئەچینە سەر بابەتی باسیەوەی کە ئێمە چۆن پێویستمان بەوەیە بیر بکەینەوە کە بۆ وەستان و کەمکردنەوەی توندتیژی بەرامبەر بە ژنان و بە کچان ئەبێ بەرەوڕووی چی بینەوە یاخود کێ ببینەوە کە دیار بوو بەم گفتوگۆی ئێوە و دڵنیان بە دەیان گفتوگۆی تر و ئەوانە کە ئەکرێت لەسەرم بابەتە بکرێ ئەویش ئەوەیە کە ئێمە ئەبێ بەرەوڕووی سیستەمێک یاخود هێرشێکی ڕێکخراو یاخود بێمافی وەستەم و چەوسانەوەیەکی ڕێکخرا و سیستەماتیک لەسەر ژنان کە کۆی هەلومەرج و بارودۆخێکی دروست کردووە کە ژنتیایەتی و توندتیژی بە جۆرێک بووەتە یەکێ لە نەتیجەکان یەکێ لە ئەنجامەکانی ئەم هەلومەرجەی کە ژنتیایە ئەژی و کە کەلتور دەوری خۆی هەیە دین دەوری خۆی هەیە دابوونەری دەوری خۆی هەیە و ڕۆڵی پیاوان ڕۆڵی جەندەری پیاوان دەوری خۆی هەیە و هیچ ژنانیش دەوری خۆی هەیە و دەسەڵاتی سیاسی دەوری خۆی هەیە لە تەوەری دووەما و کوتم ئەچینە سەر ئامرازەکانی بەردەستمان یاخود ئەو شێوازانە و چۆنێتی کارکردن و ڕووبەڕووبونەوەی توندتیژی لە ئێستاە ناوبڕێک ئەکەین بینەرانی ئازیزی کەناڵی هیوا هیوادارم لەگەڵمان بن بۆ تەوەری دووەمی ئەم گفتوگۆیە و بیرتان نەچێکە لە کەناڵەکانی یوتیوب و فەیسبوک و پلاتفۆرمەکانی ترەوە هەم لایک بکەن هەم شێر بکەن هەتاوەکو دەنگی کەناڵی هیوا لە پێناو دنیایەکی باشترا بگا بە هەمولایەک دێنەوەلاتان. بینەرانی خۆشەویستی کەناڵی هیوا هاتینەوەلاتان سڵاوتان لێبێ دووبارە. من گۆنا سەعید لەگەڵ هەردوو میوانم د.چۆمان هەردی و بەهار مونزیر لێرەین بۆ گفتوگۆکردن لە تەوەری دووەمی بەرنامەکەمانە سەبارەت بە بەرەنگاربوونەوەی توندتیژی لەسەر ژنان و کچان لە هەرێمی کوردستان. لە تەوەری یەکەمە ئێمە باسی ئەوەمان کرد کە بزوتنەوەی ژنانی چالاک ڕێکخراوەکانی ژنان یاخود ژنان و پیاوانی ئازادی و یەکسانی خواست بۆ ئەوەی ڕووبەڕووی توندتیژی ببنەوە ئەبێت کێ بەرپرسکەن ئەبێ ڕووبەڕووی کێ ببنەوە لەوەیە گفتوگۆمان کرد لەسەر ئەوەی ئایا وەکو هەندێکەڵێن ئەبێ ئێمە پیاو تاوان بارکەین بەتەنیا یاخود ڕووبەڕووی پیاوان ببینەوە ئایا ئەمە کێشەیەکی بایۆلۆجی پیاوانە کە توندتیژیەکەن یاخود ئەبێ ئێمە باز لەوە بکەین کە ژیان و هەلومەرجێک کە ژنان تایە ئەژین لە هەرێمی کوردستان بە تۆڕێک لە سیستەمێکی پیاوسالاری کە کەلتور و دابوونەریت و دین و دەسەڵاتی سیاسی و ئابووری لە هەرێمی کوردستان هەمووی دەوری هەیە لەمەیە هەمووی کاریگەری لەسەر داناوە هەمووی ڕێگری داناوە لە بەردەم ئەوەی کە ژنان بتوانن بەرەوڕووی ئەو توندتیژیە بەرفراوانە یاخود ژنان و پیاوانی ئازادی خواست بتوان بەرەوڕووی ئەو توندتیژیە ببنەوە. لە تەوەری دووەمە من لەگەڵ میوانەکانم ئەمانەیە بڕۆینە سەر بابەتێکی بڕۆینە سەر درێژەی ئەم بابەتە ئەوەی کە ئەگەر ئێمە بزانین بەرەوڕووی چی ئەبینەوە ئایا چۆن بەرەوڕووی ئەم مەسەلەیە ببینەوە چۆن بتوانین هەوڵ بین ئەوە بکەینە ئامانجی خۆمان کە توندتیژی ئەگەر ناتوانین کۆتایی پێبێنین کەمی کەینەوە لەو ئاستە بەرزەی کە ڕووبەڕووی ژنان و کچان لە هەرێمی کوردستان بۆتەوە بیهێنینە خوارتر. ئەزمموی ئێمە لە ماوەی 30 ساڵی ڕابردووە هەموو ئاگدارین ئەوەیە کە ساڵ بە ساڵ ئاستی توندتیژی بەرامبەر بە ژنان و کچان چۆتە سەرەوە و جۆرەکانی توندتیژی جۆراوجۆر و چوونەتە سەرەوە هەروەها. باری ئابووری خەڵک خراپتر بووە باری ژیان و گوزەرانی خەڵک خراپتر بووە ئەو کێشمەکێش و نەهامەتیانەی کە ڕووبەڕووی کۆمەلگا بووە بەرەو خراپتر چووە لە ئێستاە بەپێی لێکۆڵینەوە جیهانەکان بێ یاخود بەپێی ئەو لێکۆڵینەوانەی تەنانەت لە کوردستانیش هەیە ئەڵێ کاتێک کە بارودۆخ بەرەو خراپترە چێ توندتیژی بەرامبەر بە ژنان و کچانی ژەچێتە سەرەوە
کەوا بێ ئێمە هێشتا لە دوای 30 ساڵ بەرەنگاربوونەوەی توندوتیژی هێشتا لە سەرەتای ئەم کارەیین لە بەردەمی کارێکین کە خەباتێکی درێژخایەنە کە پێویستی هەم بە استراتیجیە بە بیرکردنەوەیە بە معریفەیە بە بنەماکە فکریەکانێتی و پێویستیشی بەوەیە کە ئێمە بزانین ئەو ئامرازانە چین کە هەر ئێستا لەم بارودۆخەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە ئەتوانین بەکاریان بێنین و ئەو شێوازانە چییە کە ئەتوانین بەکاریان بێنین بۆ ڕووبەڕووبونەوە و بەرەنگاربوونەوەی توندوتیژی بەرامبەر بە ژنان و بە کچان لەم ڕووەوە بەهار مونزیر و د.چۆمان هەردی هەردووکیان لە هەرێمی کوردستان بە شێوازی جۆراوجۆر کارەکەن ئەمان وە سەدان ژن و پیاوی تر لەو کۆمەلگایە من پێم خۆشە بەهار ئەم جارە سەرەتا لە تۆ دەست پێ بکەم ئەزمموی تۆ لە شێوازەکانی ڕووبەڕووبونەوەی و یاخود هەوڵدان بۆ کەمکردنەوەی توندوتیژی لەسەر ژنان و کچان چییە و ئەو ڕێگا کاریگەرانە ویان تەنانەت ئەگەر ئەزمونتان هەیە لەو ڕێگانەی کە لەوانەیە ناکاریگەر دەرچوو بێتن و گۆڕی بێتان پێویستی بە گۆڕین بێ ئێوە خەریکی چین لە هەرێمی کوردستان بۆ ئەمە بەڵێ ئێمەوە ئەو کۆمەڵە چالاکوان و ڕێکخراوانەی تریش کە ئێمە چی ئەەکەین و بەڕاستیش وەکو باسمان کرد لە بەشتیەکەما کە ئەرکێکی قورسە بەس یعنی ئەرکێکی قورسە کە وادا ئەندرێت کە تەنهامە ئیشی ڕێکخراوەکان و چالاکوانان و کۆمەڵێک گروپ و لەو گروپانەی کە زیاتری عنی بڵێن ئیشی ڕۆژانە لە بەرامبەر توندوتیژی ئەکرێ تەنها یعنی ئەتوانم بڵێم واسە پێنراوە بەسەر گروپێکی بچووک لە کۆمەلگای کوردستان کە لەناو ئەو هەموو توندوتیژێ کە تۆ باست کرد کە ئەبێ لە بەریتانیا لە 1985 مەسەلەن پیاوەکان توندوتیژن لێرە لە برۆی پیاوان زیاتر دەست ئاواڵان و سیستمەکان هەمووی یارمەتی دەرن بۆی کە بەم جۆرە بێت ئەبێ لێرە چۆن بێت بە بڕای من ئەمەی کە لێرە هەیە لە کوردستان هەیە ئەرکێکی قورس وە ڕووبەڕووبونەوەیەکی زۆر سەخت کە توان بڵێم ئەمە ڕۆژانە دەرگیرین لەگەڵ ئەو هەموو کێشە و گرفتانێکێتە بەردەمان لە نەبوونی دام و دەستگایەکی پارێزراو بۆ ژنان ئێمە گرفتەکەمان لەوەیان نییە کە دەستمان ڕناگا بە کەیسەکان و کەیسەکان هۆشیاری ئەویان نییە کە ڕێکخراو هەیە ئەگەر بێنی بەراوردی کە لەگەڵ ساڵانی پێشووترا ئەمە زیاتر خەڵک ئەیزانێ ئەمە زیاتر ژنەکان ئەزانن کە مەسەلەن ڕێکخراوەکان کار ئەەکەن و دام و دەستگا و سنتەرەکان هەیە سنتەرەکانی بڵێن بەڕێوەبەراتەکانی بەدواداچوونی یان بەرەنگاربوونەوەی توندوتیژی بەرامبەر ئافرەتان و خێزان هەیە کە ئەمانە هەموو ئەگەر بەراوردی کەی بە ساڵانی پێشوو ئەم 10 ساڵەی کۆتایی با بڵێن زیاتر باز لێ بکەین کۆمەڵێکشان ئەمە لەوە بووینەتەوە کە ئەم شەنانە بناسرێن ئەمە ساڵانێکی زۆرە ئیشی تیا ئەکرێت ئەوەی کە ئێستا گرفتە بەڕاستی نەبوونی سیستمێکی پارێزگاری تونند و تۆڵە لە کاتێکا کە توندوتیژی ڕۆئەدات نەبوونی سیستمێکی بەرگریکردن و سیستمێکی تونند و تۆڵە لە ناو دام و دەستگاکانی حکوومەت و هەتا ڕێکخراوەکانیش کە ئێمە گیرۆدەین بەڕاستی بەدەست نەبوونی ئەو شێوازانەی تر کە بۆن منە لە وڵاتانی کە لە وڵاتانی تر هەیە کە بەڕاستی من لە دەریشەوە ئیشم کردو لە کوردستانیش ئەزانم ئەبێ چۆن بێ نەک ئەوەی کە ئەوێ زۆر باش بێ و لەوێش بە تەکیدی هەر سیستمێکی پیاو سالاری هەیە بەڵام کۆمەڵێک لەو شتانە بەدەست هاتووە ئەوە بزوتنەوەی ژنان لەوێت توانی وێتی بیسەپێنێت بەسەر دەسەڵاتی سیاسی و دەسەڵاتی بەڕێوەبردننی ئەو وڵاتان بەڵام ئەوەی کە لێرە هەیە تا ئێستا بزوتنەوەی ژنان ئەو قووەتەی نەبووە کە بتوانێت زەختێکی ئەو نەبکات کە ژنان لەم ڕان باشتر بێ و توندوتیژیەکان لەم ڕۆکەمتر بێ و یاساکان پتەوتر بێ و بتوانێت بەرگریکار بێ لە مافێک لەو کەسانەی کە ڕزگاربووی ژێردەستی توندوتیژین یان لەناو توندوتیژیەکان یان ئەوەی کە خێزان چەنێک هاوکارە لە کەیسەکانی توندوتیژیە یان چەندێک ژنەکان فشارێکی زۆریان لەسرە بۆی کە کاتێک گەزانەیەگەر لە پیاوێک جاب بێتەوە کە ئێمە پێڵێن هاوسەرگیری ناچاری چەندێک لەم هاوسەرگیریە ناچاریە هێتا دەست درێژی سێکسش قبوڵەکات کەیسمان هەیە ئێمە ڕۆژانە ئێمە سنتەرەکانمان دەیان کەیسمان بۆیێت بۆ ناو ڕێکخراو ئەمە تەنها ڕێکخراوی ئێمە کە من خۆم ئیشی تیاکەم کە لە نزیک ئەمە حوتێکا سنتەرمان هەیە لە هەرێمی کوردستانە کە ڕۆژانە ئێمە کەیسەکانی توندوتیژی ڕۆمانتیەکە بەڕاستی ئەمانە کاری زۆ قورسن و ئێمەش ئەم وسیلەیەمان هەیە کە وەکو ڕێکخراو بتوانین
بوەستینەوە بەرامبەر توندتیژیەکان کە بەرامبەر بە ژنان و کچانی ئەم هەرێمە ئەکرێت. یەکێکی تر لە کێشەکانمان کە ئەمە کێشەی چەند ساڵێک لەو پێش نەبووە، مەسەڵەن کێشەکانە لەناو سۆشیال میدیایە کە ئەمە لە ڕێگەی تەکنۆلۆژیایەکی تازەوە کە هەڕەشە لە کچەکان نەکرێت، هەڕەشەی مەسەڵەن بڵاوبوونەوەی ڤیدیۆکان و پەیوەندیەک ئەگەر هەبوو بێت و وێنەکان و ئەمەیەکێکە لەو توندوتیژانی کە کچانی زانکۆیان ڕوون لە ئێمە ئەکەن کە مەسەڵەن لەژێر هەڕەشەیەکی گەورەیان ئەمانە بەڕاستی جاری وایە نازانانی دەست و پێ دەبەسترێ نازانی چۆنی کاری لەسەر کرد لەبەرەوەی ئەو دەستگایانەی کە لەناو حکوومەتە کارەکات زۆر هاوکار و یارمەتی دەر نییە، یان کچێک کە ڕزگار بووی ژێر چۆن دەڵێ توندوتیژیان دەست درێژێکی سێکسیە مەسەڵەن نەگەوەی کە تەئمین ناکرێت. جارێ مشکلەی خێزانەکە مۆزوعی ئەوەیە کە ئەو نەریتە کۆنەیە کە چەندێک مەسەڵەن ئەوەی کە ئەڵێن یعنی مەسەڵەن لەناو خەڵکە خێزانەکە مەسەڵەن چاوی ئەچێتە سەر بەتابەتی لە شوێنە بچووک و لە شوێنە دوورە دەستەکانە ئەمە زیاتر ئەبێنرێت و ئێمە کەیسەکانمان بۆیێت. لەبەرەوە بەڕاستیەمانە هەموو ئەو کێشە و قورسایانن کە جاری وایە ئەمە بە سەعات و بە 2 سەعات جارە بیرەکەنەوە بزانین چۆن یارمەتی کەسێک ئەمە دەستکانیت بۆ لای ئێمە بەس دەستمان بەسرا و چۆن یارمەتیان بێت. بەڕاستی من جاری وا هەیە لە خەمی ئەوەیان هەتا ژنێک کچێک بنێرم بۆ شەپەرێ کەوا بێ بەهار من ئەمەیە پرسیاری ئەوە بکەم بە پێی ئەم قسانەی تۆ کێشەی سەرەکی ئێوە ئەوە نییە کە ژنان بۆ نمونە نازانن کە خزمەتگوزاری هەیە و ئەتوانن داوای یارمەتی بکەن بەڵکو ئەوانەی کەن. کێشەکە ئەوەیە کاتێ داوای یارمەتی ئەکەن بە دڵنیایی ڕێکخراوی ژنان ناتوانێ جێگەی خزمەتگوزاری دەوڵەتی و ئەمانە بگرێتەوە. ڕێکخراوی ژنان ناتوانێ ئەو خاوەنی مەسەلەن بۆ نمونە خاوەنی ئەو دام و دەستگایانە بێ کە پۆلیس کە تەندروستی شێڵتەرەکان ئەوانەی کە ئەتوانن یارمەتی ژنان بن پارێزراو بن. ڕێکخراوی ژنان زۆر جار ئەتوانێت تەنها نێوانیەک بکە لەو بینە یاخود بە نوێنەرایەتی ژنەکە هەوڵ بە ئەم خزمەتگوزاریانەی لە دەوڵەتەوە بۆ بێنێ. بۆ نە لە ئەوروپا لێرە وایە کاتێ بتێ یارمەتی ژنێک بی ڕووبەڕووی توندوتیژیە بێتەوە. ڕێکخراوی ژنان ئەرکەکەی ئەوەیە کە ئەو جێگەیە دروستەکە ئەو ژنە هەست بە سەلامەتی ئەکا هەستەکە یارمەتی ئەدرێ تەلەفۆناتی بۆ ئەکان نامەی بۆ ئەنووسن هەوڵێن دام و دەستگا دەوڵەتیەکان بێنە پای ئەوەی کە هەموو جۆرە خزمەتگوزاریە بەم ژنە بکەن کە نەچێتەوە ناو بارودۆخی توندوتیژ کە بارودۆخی ئەو خێزانێک کە لێوەی ڕای کردووە یا هەڵاتوە یا داوای لێی هاتۆتە دەرەوانێ. کەوا بێ بە پێم قسانەی تۆ ئەمە لە هەرێمی کوردستان تا ڕادەیەکی زۆر بەناو ڕاستە وجودی هەیە و خەڵک ئەزانێ کە هەن بەڵام ئەو شتانە لەبەردەست ئێوانیە کە بتوانن ژنان بنێرن پشتیوانی زیاتر وەرگرن لە دام و دەستگاکانی دەوڵەت و یاخود یارمەتی درێژماوەتر بدرێن. بۆ نمونە من چەند ساڵێ لەو پێش هاتمەوە سەردانیەکێ لە پەناگاکانم کرد بەڕاستی ئینسان بۆی پرسیارە یعنی ژن لە دوای ئەوەی کە لە دەست هەڕەشەی کوشتن ڕائەکە ئەچێتە پەناگایەکەوە مانگێ دوان سیان چوار لەوێ ئەمێنێتەوە دوای ئەوە چی ژیانی چی بەسەریە لەو کۆمەلگایە. لە هەرێمی کوردستانە یەکێ من لە ئەوەی کە لە تۆ لە ئەزمموی تۆ تێگەیشتنم کە ژن چارەسەرێکی ئەو تۆی بۆ نەدۆزراوەتەوە کە دوای ئەوە چی ئەکات چۆن ژیاندا ئەمەزرێنێتەوە لە نێو کۆمەلگایە چۆن ئەتوانێ بە تەنیا بژی کێ پشتیوانی ئەکا با بڵین ژیانی کێ بەرپرسە بێ لێی نەک تەنها سەلامەتیەکەی بەڵکو دابینبوونی ژیانی لە کۆمەلگایە کاکە بە زەحمەت ژن ئەتوانێ بڕوا بۆ نمونە جێگایەک بە کرێ بگرێت یای بژی بە تەنیا لە کۆمەلگایە کاکە زۆر زەحمەتە بۆ نمونە ئەگەر ژنێ هەڕەشەی لەسەر بێ بتوانێت ژیان دامەزرێنێتەوانێ. لێرەوە پێم خۆش بوو لەسەر ئەوە زیاتر بڕۆی کە کاتێ ئێوە ڕووبەڕووی ئەمانە ئەبنەوە چیتان پێ ئەکرێ لە بەرام بۆ نمونەوە گرەخراوەکان ئەو ئامرازانە چییە کە بەکارتان هێناوە فشار دروستکەن لەسەر دام و دەستگای دەسەڵات کە ئەم خزمەتگوزاریانە یا پێشکەشی بکەن یا بێنە پای ئەوەی کە پێشکەشی بکەن. یەکێک لەو خاڵە بەهێزانی کە لە ناو ڕێکخراوەکانە هەیە من پێم وایە ئەمەی کە لە ناو ڕێکخراوەکانە ئەکرێت هێشتا حکوومەت ئەوەی نییە ئەویش مەسەلەی بەڕێوەبردننی کەیسەکانە ئەو توانانەی کە بەڕێوبەری کەیسەکان هەیەە لە ناو ڕێکخراوەکانە زۆر ئەکرێت حکوومەت بێ لە ڕێگەی کورسی ڕاهێنانەوە بۆیان لە ڕێگەی فێربوونیانەوە
کە بەڕاستی ئێمە ئەزانین کە حکوومەت گرنگێکی زۆری بۆ نەداوەتە هەتا ئەو کارمەندانی کە لەگەڵیانە لەناو حکوومەتە ئیشەکەن بتوانن ئاگاییەکی باشیانە بێت توانایەکی باشیانە بێت بۆ دروستکردنی ئەو پارێزگاری لەو کەسانەی کە ئەچێت بۆ لایەن بە بڕای من ڕێکخراوەکان هەنگاوی باش چوونەتە پێشەوە بەپێ ئەو ئەزمونە و بەپێ ئەو کەیسە زۆرانەی کە بۆ ڕێکخراوەکان و بەپێ ئەو کورسی ڕاهێنانانەی کە ئەتوانم بڵام لەگەڵ نەتەوەی گرتوەکان لەگەڵ ڕێکخراوی ئەنتەرناشنال لە ناوخۆ بەپێ ئەو ئەزمونانەی هەیە لە کاری مەیدانیە پێم وایە ڕێکخراوەکان کە ئەو ڕێکخراوانەی کە کەیسەکان بەڕێوە ئەبن هەنگاوی باش چوونەتە پێشەوە بەڵام دامە ئیش لەسەرەوەکەین چۆن ئەمە بگات بە حکوومەتیش چۆن ئەمە بگات بەو کەسانەی کە مامەڵە لەگەڵ کەیسەکانەکە چەندین ینی ڕێکخراو نییە لە ساڵەکە چەندین کۆرس نکاتەوە بۆی کە پشتیوانی لەو کارمەندانە بکاکە لە ناو حکوومەتە ئیشەکەن کە بە بڕوای ئێمە ئەمەیەکێکە لە خاڵە گرنگەکان خاڵێکی تر کە ئێمە ئێستا خۆمان لە پیدیۆ دەستمان پێکردووە گرنگیدانە بە پیاوان چۆن ئەو پیاوانەی کە لە جێگاکانە ئیشەکەن و هەتا بڵێن منهەجێکمان هەیە بۆ ڕووبەڕووبونەوەی پیاوان لە بەرامبەر توندوتیژی ژنان کە بەڕاستی من بۆیە لێرە ئەمێ ئەو باسکەم ڕێکخراوەکان لە کاتێکا کە ئەزانن بربەستەگێتە بەردەستیان تۆ بێ بیر لەوە ئەەکەیتەوە چۆنی ڕێگای تر بدۆزیتەوە ئەوەی کە بڵێن لە وڵاتانی تر ئەزمونەکرێ ئێستا هەر ئەو پیاوانەشی کە توندوتیژیان کراوە گروپیان لە دەستەکەن خۆیان چۆن بتوانن ببن بە پیاوانێک دژی توندوتیژی بن بەڕاستی بێ ئەمە ئیش زۆر لەسەرەوە بکەین من لە ژیانی خۆمە هیچ کاتێک ئیشم نەکردووە کە پیاو نەبێت لەم بزوتنەوەیە هەمیشە پیاوانێکی یەکسانی خواز و بەویژدان و یەکسان ئازادی خواز هەبوون لەناو ئەم پیشانەیە لەبرەوە من جارێکی ترتەکی دەکەمەوە هەتا من لەم ڕۆژانای گەم لەو قسانە بوو کە ڕێکخراوەکانی ژنان نابێت پیاوی تیابێت من ناڵم ڕێکخراوێک بە ناوی ڕێکخراوی ژنانەوە مەسەلەن بەڕێوەبەری سەرەکیەکەی پیاوێک بیبا بەڕێوە من قسەکەم لەسەرەوە نیە بەڵام ناکرێت تۆ درگایەک دابخەی بڵێ تەنها ئەم ڕێکخراوە بەس ژن بەڕێوە بێت نەخێر ئەمە کارێکی هەڵەیە ئەبێ لە هەموو ئیشەکانە ژن و پیاو پێکەوە ئێمە باسمان لەوە کردکە پیاوانیش خوان ناکرێتەوە هەرچی پیاو هەیە بکەیتە دەرەوەی ئەم بازنەیەکی داخراودانەی و بڵێیت بەستەنها ژنەکانە بێ لە ڕووبەڕووی ئەم توندوتیژە زۆرانە ببنەوە پیاوە یەکسانی خوازە و خۆیان زۆریان هەڵەن ئێمە نیگەرانین لەوەی کە بەم جۆرە لە کوردستانە ژن ژیانەکات بەڕاستی و ئێمە ژنامانەوێت هەتا ئێستا مەسەلەن بەیانی گروپێکی دروست بە کە دژی کوشتنی ژنانە بەشێکی زۆریان داون لە دژی کوشتنی ژنان لە بەردەم مەحکەمەی سلێمانەیە کە من خۆم بەشداری تیاکەم جێگەی دڵخۆشیە بەڕاستی کە بەشێکی بە دروشمێکەوە وەستێت و لە دژی کوشتنی ژنان یەتە سەر جادە و پێی وایە لە دژی دەستدرێژی سێکسی و لە دژی هەموو ئەم شتانە لەبەرە ناکرێت ئەمە نەبیندرێت ناکرێت ئەمە گرنگی پێنەدرێت بە بڕوای من هیچ ڕێکخراوێکی من لەگەڵ مەسەلەن لەگەڵ ئەڵەن کەیس مانجمنت یانەوەی کە بەڕێوەبردننی کەیسەکان ڕاستە لە بەروی پیاو توندوتیژەکەی کردوەلانێ بۆ ئەم بەشە لە ئیشکردن زۆر گونجاو نەبێ من لەگەڵ ئەوەیان بەڕێوەبردننی کەیسەکان سۆشال وەرکەرەکانیان بەڕێوەبەری کەیسەکان ژنەکان بن بەڵام تۆ ڕێکخراوێک بەلای منەوە هیچ دروست نییە باسی یەکسانی جەندەری بکەیت و باسی وەستانەوە لە بەرامبەر سیستمی پیاسالاری بکەیت بەڵامی تر خاڵی بکەیت لە هەموو پیاوێک بەس تەنها شۆفێرەکان مەسەلەن پیاوەکان بن ناکرێت دەست خۆش بەهار من ئەخیر جملە مەڵم بۆ تێگەشتن و بۆ ئیشکردن لەسەر ئەم پرسا بە بڕوای من ئەبێت لێرەوە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کۆمەلگەی مەدەنی ڕێکخراوەکانی ژنان زۆر گرنگی بە بەشداری پیاوەکان بن لەم ئیشە قورسەی کارکرێت لەبەرەوە ئەم بازنە داخراوە ناتوانێت کاریگەری زۆر بکاتەوە بێ بکرێتەوە دەست خۆش بەهار دکتۆر چۆمانی مەلای تۆ ئەم پرسەی کە بەهار جوڵانی مەسەلەی ئەوەی کە ئێمە با بڵین پرسیارەکەی من لە سەرەتاوە ئەوە بوو کە ئێمە چۆن بەرەنگاری چۆن ڕووبەڕووی توندوتیژی لەسەر ژنان و کچان بینەوە لە قسەکانی بەهارەوە گەیشتین بەو نەتیجەی کە ئەبێ پیاوان بەشدار بن لەم ڕووبەڕووبونەوەیە ئەبێ بەشێک بن لەم خەباتە پێم خۆشە تێڕوانینی تۆ لەو بارەیەوە بزانم و پێم خۆشە هەڵبەت پێشەوەی ئەوە هینکەم بەهار بە دروست قسەیەکی کرد کە
ڕێکخراوی ژنان بەشێکی خزمەتگوزاری ئەیە بۆ نمونە خزمەت بە قوربانیەکانەکە قوربانیەکان کە لەوانەیە لە باری دەرونیەوە زۆر باری دەرونیان خراپ بێت تووشی توندوتیژی بوو بێتن تووشی ترس و تۆقاندن بوو بێتن ئەمە لە ئەوروپاش وایە کە بەشێک لەو ڕێکخراوانەی بەشێکی زۆریان خزمەتگوزاریە دەن تەنها لە ژنان پێکاتون ژنانن خزمەتگوزاری تەقدیم بە پێشکەش بە ژنانەکەن بەڵام ئەوە ناگەێنێت تۆ لە خەباتێکی من پێم خۆشە تۆ لەسەرەوە زیاتر قسەمان بۆ بکەیت لە خەباتێک ئێمە باز لە ڕووبەڕووبونەوەی مایکرۆ ناکەین بۆ نمونە تاک بە تاکی کەیس باز لە بەرەنگاربوونەوەی توندوتیژی لەسەر ژنان و کچان وەک دیاردەیەکی کۆمەڵایەتی بەرفراوانەکەین لێرەیە دەوری پیاو بەڕێی تۆ چییە و ئایا ڕاتچیە لەوبارە هەر بۆ پشگیری لە قسەکانی بەهارخان ڕاستیەکەی تێڕوانینێکی هەڵە هەیە لە کوردستانە کە پێی وایە ڕێکخراوەکانی ژنان حکومەتن یعنی ڕێکخراو هیچ کاتێک جێگرەوەی حکومەت نییە ئێمە ئەگەر بیر لەوە بکەینەوە پاراستنی سەلامەتی کەسەکان هاوڵاتیان و هەروەها دابینکردنی داهاتێک بۆیان یاخود کار بۆیان بواری کار و زەمانەتی ئابووری و سیاسی و ئاسایشی گشتی ئەوانە بەرپرسیارەتی دەوڵەتە بەرپرسیارەتی حکومەتە بەرپرسیارەتی ڕێکخراو نییە ئەگەر سێری هەموو جیهان بکەی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لەبەر ئەوە دروست بوون کە هەندێک خزمەتگوزاری لە هەموو دنیای وایە هەندێک کەس دەکەونە پەراوێزی کۆمەلگاوە دەستگەیشتنیان بەو خزمەتگوزاریانە بۆ سەخترە یا لە شوێنی دووردەستن یا لە ڕووی هەژاریەوە یا لە ڕووی جەندەریەوە بربەستی زیاتریان لە بەردەمایە ڕێکخراوەکان کە دروستە بن بۆ لە ناوبردنی و بربەستانەیە بۆ نزیکردنەوەی ئەو کەسانە و هێنانە ناوەندیانە بۆ هیچی تر لە پراوێزی خزمەتگوزاریەکانی حکومەتانە بن و ئاسانکاریکردنە و پشگیریکردنە و لە هەندێک واریشە بێگومان پاراستنە بەڵام پاراستنی مرۆڤەکان بەگشتی لە کۆمەلگایەکە بەرپرسیارەتی حکومەتە بۆ مەسەلەی ڕۆڵی پیاو ئێمە بیرمان نەچێت حتا ئێمە لە ڕۆژاوە بزوتنەوەی سەفرج بزوتنەوەی مافی دەنگدان ژنانی ڕۆژاوە خۆتەزانی 70 ساڵ شەڕیان کرد هەتا مافی دەنگدانیان بەدەستهێنا کە مافێکی زۆر سەرەتاییە بۆ هەر هاوڵاتیەک لە ئەخیرا پەرلەمانەکان هەمووی پیاو بوون ئەبوایە پیاو بگاتە ئەو قەناعەتەی یاسایەک دەربکرێت لە پەرلەمانێکە کە لە 100% پیاوە پیاوەکان بگەنە قەناعەت کە ژن دەبێت مافی دەنگدانی وەکو پیاوێک هەبێت یعنی هیچ فەرقێک نەکرێت لە ڕووی مافی سیاسی بەشداری سیاسی و دەنگدانەوە پیاوەکان ئەو بڕیاریان دەرکرد و ئێمە لە کوردستانیش بە هەمان شێوە ڕاستە ئێمە سیستەمی کۆتامان هەیە و سیستەمی کۆتا کۆمەڵێ کەم و کوڕی خۆی هەیە کە لێرا باسی ناکەم بەڵام سیستەمی کۆتا تەنها لە 130 پەرلەمان ژنانن لە 170 هێشتا هەر پیاوانە ئەگەر ئێمە بمانەوە یاسا بگۆڕین ئێمە پێویستمان بەوەیە ئەو لە 130 کە ژنانن بەشێکیان بۆ نمونە بە بۆنەی وەفای حیزبی یا ئاینیەوە هەندێک جار کە یاسایەک پەیوەندی بە ژنەوە هەبێ و مافی زیاتر هەبێت دەنگی پێ نادەن لەبەرەوە بێگومان زۆر گرنگە کە پیاو هاوکاری ئێمە بن هاوپشتی ئێمە بن لەگەڵ ئێمە ئیش بکەن بۆ گۆڕانکاری و ئەگەر بە پشتگیری ئەوان نەبێت لە پەرلەمانە ئەو یاسایانی کە تا ئێستاش تعدیل کراون و گۆڕانکاریان تێکراوە تێنەدەپەڕی بێگومان پیاوانی ئەندام پەرلەمان بەشدار بوون بۆیە ئەو یاسایانە هەندێکی تعدیل کراوە هەندێکیشی بەداخەوە هێشتا ماوە کە ئەبێ کاری تیا بکەین ئێمە لێکۆڵینەوەیەکمان هەیە لەسەر چەمکی پیاوەتی لە کۆمەلگای کوردستانی باشوورە و بە هاوبەشیە لەگەڵ زانکۆی لندن سکول ئۆف ئیکۆنۆمیکس ئەوەی کە تەکیدی لێیەکەینەوە لە ڕاستیە سێشتە ئێمە ئەبێ پیاو وەکو سێ لایەن ببینین یەکەم لایەنی ئەوەی کە بکەری توندوتیژیە نابێ ئەو لایەنەوەن بکەین دووهەم قوربانی سیستەمی پیاو سالاریە چکەوە پێشتر باسمان کرد پیاو لە هەمان کاتە قوربانی سیستەمەکەشەوە هەموو پیاوەکان بە قەدێک سوودمەندین سێهەم توانای بکەرێتی پیاوە بۆ گۆڕانکاری کۆمەڵایەتی و بەدەستهێنانی عەدالەتی جەندەری پیاو دەبێت بکەر بێت و ئەو پیاو دەبێت بەشدار بێت چکە ئەم خەباتی ئێمە پەیوەندی بە عەدالەتەوە هەیە عەدالەتی شتێک نییە کە هەر ژن یا هەر پیاو بە تەنها لی بەشدار بێت لی بەرپرس بێت ئەمە شتێکە لە ئاستی ژن و پیاودایە بە شێوەیەکی گشتی و بە تایبەت پیاو چونکە لە کۆمەلگای ئێمەدا زۆربەی پنتەکانی دەسەڵاتی ئابووری سیاسی ئاینی کەلتوری ئەم دەسەڵاتانە زۆربەی بەدەست پیاوەیە لەبەرەوە پیاو دەبێت ڕۆڵێکی گرنگ ببینێ دەنا زەحمەتە زۆر بەو هێزە کەمەی کە هەیە هینی بزوتنەوەی ژنان ڕێکخراوەکان و بەو لە 180 کۆتایی کە ئێمە هەمانە لە پەرلەمانە بتوانین گۆڕانکاری گەورە بکەین و بۆ ژمارەکەمەی ژنانی میدیاکار و ژنانی چالاک لەبەرەوە بەشداری پیاو یەکێکە لە
کۆڵەکە ئەساسیەکانی سەرکەوتنیە بزوتنەوەی و ئێمە هەمیشە هەوڵمان داوە پر دروست بکەین لە نێوان خۆمان و پیاوانی هاوڕایە کە لەوانەیە هەندێک پیاو هەن بەڵێ باوەڕیان بە یەکسانی و عەدالەتی جەندەری هەیە بەڵام لە نەتیجەی جۆرێک قسەکردنی هەندێک کەسەوە هەندێک تاکە کەسەوە هەندێک ژنەوە پیان وایە ئێمە ژنان دژی پیاوان ئێستا بەرێ دروست بووە بەرەی ژن لە دژی پیاو کە تۆ ئەو بەرێ دروستکەی بەشێکی زۆری هاوسۆزی و هاوپشتی پیاوانیش لە دەستەدەی و ئەم بەرێ ئەسڵان هەڵەیە چونکە ڕاست دەوێت ئەم سیستەمە سیستەمێکە کە زۆربەمان لێی زەرەرمەندین چینێکی تایبەت لە پیاوی دەسەڵاتدار زۆرترین ئیسیفادەی لێەکە بەڵام بەشێکی زۆری پیاوانیش پیاوانی هەژار پیاوانی کەم ئەندام پیاوانێک کە ئاستیکە سێکسوالیتی جیاوازیان هەیە پیاوانێک کە سەر بە گروپی ئاینی جیاوازن گروپی ئەتنی جیاوازن هەموو ئەوانش زەرەرمەندن لەم سیستەمە بۆیە زۆر گرنگە ئێمە هاوپشتی و هاوکاریمان هەبێ لەگەڵیانە بیریشمان نەچێ چۆمان خەن هەر لە درێژەی قسەکانی تۆیە بەشێکی بەرچاویش لە ژنانی ئیلیت و ژنانی خاوەن چوزام لە چینی سەرەوە مستەفیدن قازانجیان کردووە و بەو پێش کە تۆ بە جۆرێک ئیشارەتی پێەیە کە لەوانەیە ئەوان لەبەر قازانج و بەرژەوەندی تایبەتی خۆیان و یاخود ئینتیمای حیزبیان ئەسڵەن ئەوان بوەستنەوە کە ژنیشن لەوانەیە ئەوان بوەستنەوە لە بەرامبەر ئەو هەوڵانەی کە ئەوێ کۆتایی بە توندوتیژی لەسەر ژنان و کچان بێنێ هەر لە گۆڕینی یاساکانەوە لەسەرەوە و دەنگدانی ئەندامانی پەرلەمان پێی هەتا دێت بۆ تەرخانکردنی بودجە بۆ ئەوی دام و دەستگاکان بودجەی تەواویان هەبێ وەسائلەکانیان لەبەردەست بێ ماڵەکانی پاراستنی ژنان هەبێت بیمە و یارمەتی بۆ ژنان هەبێ کە یارمەتیان بن لە دەست توندوتیژی ڕزگاریان بێ و پارێزراو بن هەموو ئەمانە پێویستی بە ئیرادەیە بە ئیرادەی سیاسی بەڵام هەروەکو ئێوتن ئەم کۆمەلگەیەک نییە تەنها لە کۆمەڵێک پیاوی هاوبەرژەوەندی لەگەڵ کۆمەڵێک ژنی هاوبەرژەوەندی دروست بوو بێ بەڵکو کۆمەلگایەکی وەکو هەموو کۆمەلگاکانی تری دنیا بە بڕوای من کۆمەلگایەکی چینایەتیە کۆمەلگایەکی دابش بووە بەسەر بەرژەوەندی جۆرا و جۆرا و بەرژەوەندی ژنانیش ڕاستە لە چەندین خاڵە ئەتوانی یەک بگرێتەوە بەڵام بەرژەوەندی مادی ژنان بە پێی جێگەوڕێگەی ئەوان بە پێی جێگەوڕێگەی ئابووریان بە پێی جێگەوڕێگەی چینایەتیان بە پێی ئەوەی چ دەستکەوت و قازانجێکی هەم شخصی هەم حیزبی ئەکەن جیا ئەبێتەوە و لێرە کە جیا ئەبێتەوە بۆ پێ هەڵوێستیشیان جیا ئەبێتەوە دوورکەوتنەوەیان لە بەرگریکردن لە ژنان جیا ئەبێتەوە کەوا بێ هەر بەرەیەک تاک بێ یاخود گروپ بێ یاخود بزوتنەوە بێ کە بیەوێ کۆتایی بە توندوتیژی بەرامبەر بە ژنان و بە کچان بێنێ پێویستی بەوەیە کە هەموو ئەو هێز و کە هەموو ئەو هێزە کۆکاتەوە کە لەو کۆمەلگایە ئەتوانێ لە بەرامبەر ئەمەیا بوەستێتەوە و بڕوا بێنێ نەک بڕوا بێنێ بەڵکو بەرژەوەندیەکی هەبێ لەوەی کە کۆتایی بە مەسەلەی توندوتیژی لە بەرامبەر بە ژنان و بە کچان بهێنێ من پێم خۆشە وەکو دوا قسە ئەگەر فرسەت بم بۆ هەر یەکێ لە میوانەکانم سەرەتا لە بەهارەوە دەست پێکەم ئەگەر بەرنامەکەمان بەداخەوە ئەکرێ زۆر زیاتر قسە بکەین بەڵام بەرەو کۆتایی ئەڕوە پێم خۆشە بەهار ئەگەر قسەیەک هەبێ لە ماوەی دقەیەک بۆ 2 دقەیە بیکەیت وەکو دوا قسەت سەبارەت بە ڕووبەڕووبونەوەی توندوتیژی لە بەرامبەر بە ژنان و بە کچان بەڵێ ئێستا کە لە هەرێمی کوردستان بەڕاستی باسی لەوە کراکە بە بۆنەی هەلومەرجی ئابووری خەڵکەوە ئێمە شاهیدی بۆ ئەوە ئەدەین لە ڕێکخراوەکان کە وەزعی خەڵک خراپتر بۆ توندوتیژەکان بە ڕێژەیەک زیادیان کردووە بەڵام ئەوەی کە زۆر یعنی ڕۆژانەیەمە تووڕەکە ڕۆژانەیەمە نیگەرانەکە ئەوەیە کە زۆر یعنی باز دەکرێت ئاماری وەزارەتی ناوخوان ئاماری بەڕێوەبەراتەکانی توندوتیژی ئەمڕۆ بە منەڵەن لە ماوەی دەماگە 4 ژن کوژراوە وتم هەر شتیوا بە من مەڵەن چکە بەڕاستی چۆنەڵێ ینی ئەم شتانە زۆر ینی دە ڕۆژانەی خۆتا لە کاری خۆتا زۆر نیگەرانە بیت چکە بەڕاستی ئەو ینی سەرچاوەیەکی وانە چکە بەڕاستی لە پێشە ئەگەر لە وەزارەتەکە لە وەزارەتی ناخۆشەوە بڵێ ئامارێکی تۆزێک باشتر هەبوو بەڵام زۆر ئیش لەسەرەوە کرێت کە ڕاستیەکان پیشان نەدرێت ئەم هەلومەرجە ئابووریە من پێم وایە کاریگەرێکی زۆر خراپی داناوە لەسەر خێزانەکان لەسەر ینی توندوتیژەکان زیادی کردووە ئەوەی کە ئێمە پێویستمانە
بەڕاستی بە ژن و پیاو ڕووبەڕووبونەوەی ئەم وەزعەیە کە تیایەن و بە پێکەوە بەرەوڕووی ئەو هەموو توندوتیژیانە بوەستینەوە کە نەدرێت بەسەر ڕێکخراوەکانی ژنانە. ئێمە لەژێر فشارێکی زۆرین زۆر بە ئاسانی ئێمە فشارەخرێتە سەرمان، زۆر بە ئاسانی سوکایەتیمان پێ ئەکرێ، زۆر بە ئاسانی هەڕەشەمان لێ ئەکرێ، زۆر بە ئاسانی لە سۆشیال میدیا و لە شوێنەکانەوە لە هەر شوێنەکە خەڵکانێکی پیاسالار بە ژن و پیاوەوە لە بەرەوڕووی ئیشەکانی ئێمە ئەوەستنەوە هیچ هەوڵێک نییە بۆ ئەوەی کە هیلاکی و ماندووبوون و سەرخەتبوونی ڕێکخراوەکانی ژنان و چالاکوانان بدرێت. بۆکو مەعمەلێک وایە ڕۆژانە بەرهەمە هێنرێتەوە ئەم هێرش و شتە ناڕەوانەی کە بەرەوڕووی ئێمە ئەبێتەوە. ئێمە لەژێر فشارێکی زۆران بەڕاستی هیچ کاتێک کەیسێک نییە ئێمە بە هەزار جۆر لە کۆمنت و لە قسەی ناشرین و هەتا لە میدیای فەرمی کەسەر بە وەزارەتی ڕۆشنبیریە ئێمە یانە نەکرێن و قسەی ناشرینمان پێنەوترێت و کەسیش خۆی لەبەر پرس ناکە. لەبەرەوە بۆیە من ئەڵێم بەڕاستی لێرەوە ئەبێ خەڵکانێک کە پێی وایە خۆی بە کەسێک یەکسانی خوازەزانێت ژنەیان پیاو بێت، ینی بێت لەگەڵ ئەم دەنگا بێت کە ئێمە بتوانین بەرفراوانی بکەین. تەنها بە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی بەتەنیا ئەمە ناکرێت. ئێمە زۆربەی ئیشەکانمان پێکەوە ئەیکەین، زۆربەی کەمپین و وەستان و هەتا بەیان و ئیمزا و هەموو شتەکان پێکەوە ئەیکەن. ئەمە فراوان ببێت ئەبێتە دەنگێک لە بەرامبەر ئەو هەموو نادات پەروەری و لە بەرامبەر ئەو هەموو توندوتیژی و کوشتن و هەموو جۆرەکانی توندوتیژی و ئەو کۆمەلگایی کە بیبینین ناشرینەکانی ببینین ئیشی لەسەر بکەن جوانیکەن پێکەوە. ئەمە یعنی بەڕاستی قسەی ئێمە و قسەی ئەخێری منیژەوەیە کە وەهی کردنیشە بەڕاستی. ینی من هەر ئومێدم بەوە هەیە کە بتوانین بیکەن بۆ خەڵکانەی کە بێدەنگی لێنەکە. خەڵکێک زۆر هەزاران خەڵک هەیە وەک ئێمە بیرەکاتەوە، وەک ئێمە ئەیبینێت ناشرینی و ناڕێکیەکان، وەک ئێمە هەموو شتەکانە بینێ، بەڵام بێدەنگی لێکە بەس بێت لە جۆرێک لە جۆرەکان لە پشتیوانیەک لەو ئیشانێکی ئەکرێت بێت لەگەڵمانە بوەستێ و بە ئیشی خۆی بزانێت. سپاس بۆ بەڕێزت. دەست خۆش بەهار. چۆمان خان فەرموو. منی شار هەمان دووبارەکەمەوە ڕاستێکی من زۆر جار لەگەڵ میدیاکارانە ئەڵێم ئەمە وەختێ ڕۆژنامەوانێک توندوتیژی بەرامبەرەکرێ یاخود نەعەدالەتیەک ڕووەدا کامێراکەتان نەشکێ ڕێگەتان نادەن بچنە شوێنێک هەر هەمومان هەڵەسینە سەر پێ بۆتان، هەر هەمومان بەدەنگی بەرز هاوارەکەین داکۆکیتان لێکن. ئەی بۆ ئێوە داکۆکی لە ژن ناکەن؟ ئەی بۆ توندوتیژی بەردەوام هی ڕەمزی بەکارهێننەوە دروستەکەنەوە بەرامبەر بە ژنان؟ ئەی بۆ ژن کورتەکەنەوە بەس بە کاڵاو بە سێکس و بە جوانی؟ ئەی بۆ ژن وەکو بوونەوەرێکی ئالۆز وەکو پیاو نابینن کە چەندین ڕەهەندی جیاوازی هەیە و شایانی ڕێز لێگرتنە؟ بەداخەوەیمە زۆربەی چین و توێژە جیاکان خەباتی نەمانتوانیەوە هەماهەنگی لە نێوان خەباتە جیاکانە بکەین. خەباتی مافی ئازاد و مافی سیاسی و مافی جەندەری و مافی چینی هەژار ئەگەر ئێمە بمانتوانێت هەڵکێشێ بکەین لەوە چینە جیاوازەکان بەیەکەوە کارمان بکردایەوە، چالاکوانی بوارە جیاکان پێکەوە کارمان بکردایە. بەڵام بەشێکی کێشەکە ئێمە لە کوردستان ئەوەیە هەر یەک لەم بوارانە ئەوەندە زەحمەتە، ئەوەندە بربەستەکانی گەورن، هەر یەک لە ئێمە ئەوەندە ئیشی خۆی هەیە جاریوە هەیە سەرمان ناپەرژێ ئەو تۆڕە گەورەترە دروست بکەین لە هاوپشتی کە ڕەنگە بۆ سەرکەوتنی هەر یەک لە دۆزەکانی ئێمە زۆر سوودی زیاتر بێەوە پرۆسەکە کورت بکاتەوە. هیوادارم ئێمە بتوانین ئەو تۆڕە لە نێوان چینە جیاوازەکان و خەباتە جیاکانە بۆ عەدالەت یەک بخەین. دقیق منیش لێرەوە هەر ئەمەوێ دەنگی خۆم بخەمە پاڵدەنگی ئێوە و بڵێم ئەوەی کە لە هەرێمی کوردستانە هەیە لایانی کەم ئەمەیە کە هەیە ژمارەیەکی کەم لە ڕێکخراوی مەدەنی، بەڵام ژمارەیەکی زیاتر لە کەسانی تاک کە ئەیانەوێ ڕووبەڕووی توندوتیژی لەسەر مەسەلەی ژنان و کچان بنەوە. هەوڵی جۆراوجۆرێن، شێوازی جۆراوجۆر هەیە بۆ کارکردن. خەڵکێکی زۆر هەیە لە دەرەوەی ئەم چوارچێوەیە کە ئەتوانێ پشتیوانی بکە لەم خەباتە، کە ئەتوانێ کار بکە لەگەڵیا، کە ئەتوانێ هەر ئەوەی کە دکتۆر چۆمان وتی کە خەباتی جۆراوجۆر لەم کۆمەلگایە ئەچێتە پێشەوە. بەشێکی زۆر لە خەڵک ئەوێ موچەی هەبێ، موچەکەی بۆ بگەڕێتەوە. بەشێکی زۆر لە خەڵک لە بەرامبەر نەبوونی خزمەت گوزاریەکانە، ئەوە تا بۆ نمونە خەڵکێکی زۆر لە بەرامبەر ئاسەوارە ناشرینەکانی پەتای کۆرۆنایە و نەبوونی خزمەت گوزاریە تەندروستیەکان دەنگ بەرزەکەنەوە و هاوارەکەن و خۆپیشاندانەکەن.
بەشێکی تر لە خەڵک لە ئاوارن و لە پێناو نەبوونی هیچ جۆرە کۆمەک و یارمەتیەک بە ژیانیان و بە گەڕانەوەیان واتە شێوازی جۆراوجۆری خەبات بۆ دۆزی جۆراوجۆر هەیە لەم کۆمەلگایە و خەبات بۆ نەهێشتنی توندوتیژی لەسەر ژنان و کچان و بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی ئەکرێ خەباتێکی هەڵپێکراو بێ لەگەڵ ئەم بزوتنەوانەی تر لەگەڵ ئەم خەڵکانەی تر و گرەوەکەی لەوایە کە ژنانێکە وەک ئێوەیە و ژنان و پیاوانێکی ئازادی و یەخسانی خواز لە کوردستانە بتوانن ئەم تۆڕە دروستکەن ئەم پەیوەندیە دروستکەن بۆیە من لێرەوە بە تەواوی پشتیوانی ئەمە ئەەکەم هیوادارم کە ساڵی داهاتوو ئەو ساڵە بێت کەتیایە ئێمە بتوانین دەست بینە ئەم جۆرە لە هاوپشتی هەم هاوپشتی چینایەتی هەم هاوپشتی لەسەر مەیدانە جۆراوجۆرەکانی خەباتکە ئێمە وەکو ژنان و پیاوان بتوانین بیبینە پێشەوە. من جارێکی تر زۆر سوپاسی هەردوو میوانم دکتۆر چۆمان هەردی و بەهار مونزیرەکەم بۆ بەشداریکردن لەم گفتوگۆیە سوپاسی ئێوە بینەرانی کەناڵی هیوا ئەەکەم کە لەگەڵمان بوون بۆ گفتوگۆیەک بە بۆنەی کۆتایی ڕۆژی کۆتایی هێنان و بەرەنگاربوونەوەی توندوتیژی لەسەر ژنان و کچان لە جیهانە بیرتان نەچێ ئەگەر ئەتانەوێ دەنگی کەناڵی هیواتان پێ بگا تکایە شێری کەناڵەکەمان بکەن لە یوتیوبەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لایکی بکەن و بڵاوی بکەنەوە و هەروەها لە کەناڵی یوتیوبەوە ئەتوانن کلیک لەسەر زەنگەکە بکەن هەتاوەکو بەردەوام بەرنامەکانتان پێ بگاتەوە هەفتانە سوپاسی هاوکارانم لە بەشی تەکنیکەکەم شەوێکی شاد بۆ هەموو لایەک زۆر سپاس.